بەناوی خوای بەخشندەی میهرەبان، سڵاو و ڕەحمەتی خوای پەروەردگار لەسەر جەم بیسەران و بینەرانمان لە کەناڵی بانگەواز دێنەوە خزمەتتان لە بەرنامەی ئافرەت و بانگەواز. لەم بەرنامەیەدا بە پێویستی ئەزانم بچینە خزمەتی سوورەتی هومەزە و ڕاوەی بکەین و بزانین چ کاریگەریەکی پێویستە ئەم سوورەتە لەسەر ئیمانداران موسڵمانان و بەتایبەت ئافرەتان هەبێت، چونکە خوای پەروەردگار بۆ ڕێخستنی ژیانی تاک و ژیانی خێزان و لە کۆتاییدا ژیانی کۆمەڵایەتی مرۆڤەکان بەرنامەی داناوە و یاسا و دەستوری داناوە لە قورئانی پیرۆزدا. ئێمەش بۆ زیاتر وردبوونەوە لە کاریگەری هەڵس و کەوت ئاکار و ڕەفتارمان لەسەر دەوروبەرمان و لەسەر خۆمان و لەسەر تاکەکان بە پێویستمان زانی بە وردی سەیری ئایەتی وەیلون لیکولی هومەزەتین لومەزە، واتە سوورەتی لومەزە بکەین. بسم الله الرحمن الرحیم. خوای پەروەردگار دەفەرمێت وەیلون لیکولی هومەزەتین لومەزە الذي جمع مالا وعدده يحسب أن ماله أخلده كلا لينبذن في الحطمة وما أدراك ما الحطمة نار الله الموقدة التي تطلع على الأفئدة إنها عليهم مؤصدة في أمد ممددة. عزيزان وخۆشەویستان، کاتێک ئەبینین بەداخەوە لە نێو موسڵماناندا هەندێ کار و کردەوە ئەنجامەدرێت کە خوای پەروەردگار بە ئایەتی خۆی بە ئایەتی قورئان مرۆڤەکان ئاگادارەکاتەوە کە لەو کار و کردەوانە دوورکەونەوە. ئێمە لێرەیە ئاماژە بەوە دەکەین. خوای بەخشندە و خاوەنی ڕەحمەتی بێسنوور دەست دەگرێت بەسەر هەموو کردار و گفتارێک، ئەو خوایی کە سەرچاوەی بەخشش و بەخشینی بێکۆتاییە، ڕەحمەتی تەواوبوونی نییە. بۆیە دەفەرمێت وەیل لە ڕۆژی دواییدا وەیل و ماڵوێران بوون و قوربەسەری بۆ هەموو ئەو کەسەیە کە ناوی خەڵکی بە خراپە دەهێنێت و بە عەیبە باسییان دەکات. کەواتە خوشکانی ئازیزم، دایکانی خۆشەویست، ئەبێ زۆر وریابین بۆ ئەوەی بەروەیلی خوای پەروەردگار نەکەوین. خوای پەروەردگار ئاماژە بەوە دەکات وەیل واتە ماڵوێرانی بۆ ئەو کەسەی کە قسە و قسەڵۆکەکات، باس و سوکایەتی بە خەڵک دەکات و باسییانەکات و تانە و تەشەریان لێدات. تا چەند ئەتوانین خۆمان لەم سیفەتە خراپە بپارێزین. هەروەها وەیل و ماڵوێرانی بۆ ئەو کەسانش کە بە ئیشارەتدان یان بە چاو یان بە دەست باسی عەیبەی خەڵکی دەکەن و بە کەسانی کەم و سووک دەیان خەنە پێش چاو. ئایا چەند دەتوانیمانە دوور بکەوینەوە لەم سیفەتە خراپە، لەم سیفەتە ناپەسەندە کە خوای پەروەردگار بۆ ئەوەی زیاتر وریابین، هۆشیار بین، وەیلی وشەی وەیلی بەرامبەر بەکارهێناوە. بەڵام لەوانەیە زۆر لامان ئاسایی بێت کە باسی برای موسڵمانمان، خوشکی موسڵمانمان، کەس و کارمان ئەکەین و باسی عەیبەیانەکەین و جاری وا هەیە خوا نەخواستە بە قسەی سوو یا سوکایەتی یا غەیبەت یا بە شێوازێک ناویان نەهێنین. تەنانەت ئەگەر ناوی یەکێک بهێنی کە پێشی وەصفیشی بکەی بەڵام خۆی پێی خۆش نەبێ، ئەبێ ئاگاداری ئەوە بین کەواتە نابێ باسی عەیبی خەڵکی بکەین و بە کەسانی کەم و سووک بیان خێنە بەرچاوی خەڵک، چونکە ئەوە سیفەتێکی زۆر ناپەسەند و خراپە کە خوای پەروەردگار
لە سوورەتی هومەزەدا باسی دەکات. هەندێک لە مفەسیرەکان دەڵێن ئەم سوورەتە دەربارەی ئەخنەسی کوڕی شوڕەیقە و هاتووەتە خوارەوە کە خاوەنی ئەم خوڕە و شتە خراپانە بووە وە کردبوونی بە پیشەی خۆی و لە شاری مەکە ئەم ڕەوشتە خراپانەی ئەدایە پاڵ موسڵمانان و ئیمانداران. هەندێکی تر دەڵێن جەمیلی کوڕی عامری جومەیحی لەسەر ئەو هاتووەتە خوارەوە، بەڵام فەرمایشتی سوورەتەکە بۆ هەموو کات و جێگایەک و بۆ هەموو زەمانێکە، بۆ هەموو کەسێکە کە ئەو سیفەتە خراپ و ناپەسەندەی هەبێت. خی پەروەردگار دەفەرمێ ئەلەذی جەمع مالا وعەدەدە، ئەو کەسەی کە ماڵ و سامان کۆ دەکاتەوە و هەر خەریکی زۆرکردن و ژماردنی سامان و داراییەکەیەتی، خێر و چاکەیان لێ ناکات نەبادا کەم ببێتەوە. کەواتە لە ئاەتەکەی ترا باس لەو کەسانە دەکات کە خۆیان و دڵی خۆیان و دەرونی خۆیان زۆر بەستووە بە ماڵی دنیاوە و هەر خەریکی کۆکردنەوەی سەروەت و سامانە، هیچ خێر و بەخشێکی لێ ناکات، وا دەزانێت ئەو دنیاە هەر تەواو نابێت. جا ئینشاءڵڵا خی گەورە ڕەحممان پێ بکات و ڕەحم بەسەر جەم موسڵمانان بکات کە دوور بن لەو سیفەتە خراپانەی خی پەروەردگار لە قورئانی پیرۆزە باسی لێوە دەکات و موسڵمانان و ئیمانداران و مرۆڤ ئاگادارەکاتەوە کە دوور بن لەو سیفەتانەی کە ناپەسەندن و دەبنە هۆی ئەوەی کە دڵەکان کرمۆڵ بێت، دڵەکان ئەو سپێتیان نەمێنێت بەرامبەر بە یەکتری، بەرامبەر بە خەڵک. ئەو کەسەی کە دێت باسی خەڵک دەکات، زەمی خەڵک دەکات، غەیبەت دەکات، فیتنەیی دەکات، دووڕووی ئەکات، پێش هەموو کەس زەرەر لە خۆی ئەدا، چونکە خی پەروەردگار لە خۆی عاجزەکات. کەواتە پێش ئەوەی زەرەرت بۆ ئەو کەسە بێت کە باسی ئەەکەی، کە غەیبەتی ئەەکەی، کە بە قسە و قسەڵۆک ناوی ئەهێنی، دڵنیا بە پێش هەموو کەس خۆت زەرەرمەندی یەکەمی، چونکە بەو کردەوەیت بەو سیفەتت خی پەروەردگار، خی جیهانیان، خالیقی بەشەر لە خۆت عاجزەکەیت و ئەبیتە هۆکاری ئەوەی کە دڵی خەڵکانی تریش کڕمۆڵ بکەیت. خۆشت دڵت کرمۆڵە بێت، خۆشت ئەو پاکێتی و سپێتێت نامێنێت، ئەو ڕۆحە ئەو دەروونە بێ ئالایشت نامێنێت. کەواتە بە هەمومان ئاگاداری ئەو سیفەتە، ئەو خوڕەوشتە ناپەسەندانە بین کە خۆمان تێیدا زەرەرمەندین و زەرەر بە خەڵکی تری شەگەیەنین و ئەبینە هۆی گەورە فیتنەی گەورە و ئەبێتە هۆی ئەوەی کە خی کە پەروەردگار لە خۆمان بڕەنجێنین. کەواتە خی پەروەردگار دەفەرمێت یەحسەب ئەنە مالەه ئەخلەدە. وەجارێکی تر لە ئاەتی دوای ئەوەیە ئاماژە بۆ ئەو کەسانەیە کە هەموو کاریان ئەوەیە خەریکی کۆکردنەوەی ماڵ و سامانی دنیان و ئەوەندە دڵیان پێبەستووە، خۆیانیان پێوە بەستوێتەوە، هیچ هەوڵێک نادەن کە هاوکاری تەنانەت هەژار و نەدارەکان بکەن، هیچی لێ نابەخشن، وا دەزانن هەتایە ئەم ماڵ و سەروەت و سامانە بۆیان ئەمێنێتەوە و ئەتوانن هەتایە بەردەوام بن. یعنی ئەمە خاڵێکە کە لەوانەیە بۆ هەموو زەمان و مەکانێک ئەشێت، بۆ هەموو کاتێک کە بێ ئینسانی موسڵمان، ئینسانی باوەڕدار، ئینسانی ئیماندار بەو سیفەتانەوە خۆی بڕازێنێتەوە کە دوور بێت لەو سیفەتە ناپەسەندانەی کە خی پەروەردگار بە وەیل باسی لێ دەکات. واتە وەیل و ماڵوێرانی، هەم ماڵوێرانی دنیا، هەم ماڵوێرانی قیامەت بۆ ئەو کەسانەی کە چیەکەن، کە قسە ئەهێن و قسە ئەبەن، نەمیمە ئەکەن و خاڵێکی تر هەم ئەوانەشی کە ماڵی و سامانی دنیا کۆ ئەەکەنەوە وا دەزانن ئەم ماڵ و سامانی دنیاە هەتایە و بۆیان ئەمێنێت کە ئێمە ئەبینین کەسانێکی زۆر خاوەنی گەورەترین سەروەتی مادی دنیان، بەڵام
چی لەگەڵ خۆیانە ئەبەن بۆ گۆڕ چیان هەیە لەگەڵ خۆیانە بیبن ئەمە گرنگە کە ئینسان وا ببی وا نەزانێ ئەوەی هەیەکی لەم دنیاە هەتاییە و تەواو نابێت بەڵکو ئەو دنیاە شوێنی گوزەرە شوێنی ئەوەیە کە تۆ نابێت وا بیرکەیتەوە هەتایە ئەمێنیت و هەموو شتەکانت لەگەڵ تا بەردەوامە کە دەفەرمێت ئەو کاڵفامانەی وا دەزانێت ماڵ و سامانەکەی دەست بە تەمەنیەوە دەگرێت و مردن ڕووی تێ ناکات و هەروە بە خۆیشی لە دنیادا ڕادەبوێرێت کەواتە ئەو کەسەی بێتە خاوەنی سەروەت و سامان ئەبێ بزانێ ئەو سەروەت و سامانەی چۆن کۆ کردوتەوە لەکوێوە هێناوێتی بۆ کوێی ئەبات ئەو سەروەت و سامانە ناتوانێت خی پەروەردگار لە خۆی ڕازی بکات ناتوانێت بێتە هۆی بەختەوەری ئەو ئەگەر نەتوانێت ڕەزامەندی خی پەروەردگار بەدەست بێنێت یەکەم لە ڕێگەیەکی حەڵاڵەوە سەروەت و سامانەکەی کۆ کرد بێتەوە بۆ وا مامەڵە بکات وا نەزانێت ئەم سەروەت و سامانە هەتایە بۆ ئەوە سەروەت و سامانی ڕاستەقینە بۆ مرۆڤ ئەو سەروەت و سامانەیە کە ڕەزامەندی خی پەروەردگارە خی پەروەردگار لە خۆت ڕازی بکەیت وا بژیت کە دەزانیت نازانی ئان و ساتی بەجێهێشتنی ئەو دنیاە چۆنە کەلا لەیونبەذەنە فی الحوطەمە نەخێر وان نییە باهۆشی هەبێت و ئاگادار بێت کە مردن لە ڕێگادا و دەیگاتێ اینجا بێگومان لە ڕۆژی دواییدا بەهۆی ئەو پارەپەرستی و نافەرمانیەوە فڕێ دەدرێتە ناو حوطەمە کەواتە ئەبێ بزانی وەما ئەدڕاکە مە الحوطەمە بۆ پیشاندانی ڕادەی ناخۆشی ئەو جێگایە دەفەرمێت تۆ چۆن زانیت حوطەمە چییە حوطەمە نار الله الموقەدە حوطەمە لە دۆزەخدا ئاگری هەڵگرساوی خوایە کە هوژم دێنێت و بەسەر دڵەکاندا ئەو دڵانەی کە هەموو ئامانج و مەبەستێکیان تەنها کۆکردنەوەی مڵک و سامانە خەڵکی بە سووک سیر دەکەن و بە زمان و بە دەست و بە چاو توان گیان تێدەگرن کەواتە واوەیلا بۆ ئەو کەسانەی کە سەروەت و سامان جەمعەکەنەوە و کۆی دەکەنەوە بەبێ ئەوەی بیری ئەوەیان هەبێ کە ئەو دنیای هەتایی نییە و ئەگەر لە ڕێگەیەکی ڕاست ماڵ و سامانەکە کۆنەکەنەوە و پاشان لە ڕێگەیەکی ڕاست بەکاری نەهێنن ئەوە ئاگری دۆزەخ و ئاگری جەهەنم چاوەڕێیانەکات ئەو ئاگرەی کە ناتوانێت بە هیچ شێوەیەک خۆی لێ ڕزگار بکات حوطەمە لە دۆزەخدا ئاگری هەڵگرساوی خوددایە کە هوژم دێنێت و بەسەر دڵەکاندا ئەو دڵانەی کە هەموو ئامانج و مەبەستێکیان تەنها کۆکردنەوەی مڵک و سامانە کەواتە واوەیلا ئەبێ ئێمە خەمی شتێکی ترمان هەبێ مڵک و سامانی قیامەتی بۆ خۆمان کۆ بکەینەوە ئەویش بە ڕەوشت و هەڵس و کەوتی جوان بەوەی باز لەوە نەکەین باز لە کەس نەکەین بە خراپە بەڵکو تا بۆمانەکرێ باسی کەس نەکەین واتە بە هیچ شێوەیەک غەیبەتکردن و باسکردنی خەڵک ڕێگە پێدراو نییە جا بۆیە دەمی قسەم ئەکەمە خوشکانی خۆشەویستم ئافرەتانی ئیماندارم ئافرەتانی خواویستم کە بێ ئاگاداری زمانیان بن چۆن بەکاری ئەهێنن خوا نەخواستە بە شێوازێک زمانیان بەکار نەهێنن کە خوای گەورە لە خۆیان بڕەنجێن و وەیل شمولیان بکات خۆشەویستان و ئازیزان بیسەران بینەرانمان ئەمە ئەرکی سەرشانی هەمومانە کە بەردەوام بە یادی یەکتری بهێنینەوە کە خوای پەروەردگار بۆ مەبەست و ئامانجێکی گەورە ئێمەی خەلق کرد نەک ئەوەی کە ببینە هۆی ئەوەی کە دڵی خەڵکی بڕەنجێنین و دڵەکان تاریک بکەینەوە کەواتە ئینەها عەلەیهیم مؤصەدە فی عەمەد ممەدەدە کەواتە بێگومان ئەو جۆرە کەسە سەرکەشانە لە ناو دۆزدەخدا دەرگاکانی دۆزەخیان لەسەردا دەخرێت و وەکو ئاژەڵ دەبەسترێنەوە بەستونێکی درێژەوە و لە ناو ئەو ئاگرە گەورە و سووتێنەدا سنگ دەکرێن کەواتە خوای گەورە پەنامان بدات کە ئینشاءالله
بتوانین ئاگامان لە هەڵس و کەوت و کردار و گفتارمان بێت، ئاگامان لە زمانمان بێت و ئاگامان لەوە بێت کە سەروەت و سامانی دنیا هیچی پێوە نییە و ناتوانێت ئێمە بگەێنێت بە بەختەوەری، بەڵکو ئەو سەروەت و سامانە سوودی بۆ ئێمە هەیە کە لە خزمەتی خوای پەروەردگار و لە بەرخاتری خوای پەروەردگار بیری ئەوەمان هەبێت کە ئەم سەروەت و سامانە هەتایی نییە، بەڵکو خوڕەوشتی جوانی ئێمە و بەخشش و بەخشندەییەکانمان جێ ڕەزامەندی خوای پەروەردگارە و ئەوەیە کە ئەمێنێتەوە لەگەڵمانە و لەگەڵمانە دێتە گۆڕ و پاشان ئەبێتە نامی ئەعمالی ئێمە. تا کاتێکی تر و بەرنامەیەکی تر دێنەوە خزمەتتان بەخوای گەورەتان ئەسپێری خواتان لەگەڵ.